ولا بتأكيد يعني أما كان شو لون بس هم خلق طالما خوش بختار مش عارف كمان مساعد إن شاء الله كويس ورعاه إن شاء الله ويتشوف موعدك أيوه أيوه ما تشترك چێک بوو لەو سەرکردە و قائیدانەی کە سوقل و قورسایی خۆی هەبوو کاک نێشێروان سوای لێ کرد بوو کە ئەو شخصیەتێ بێ هەڵوێستەکانی بوون وە کۆمەڵی ئیسلامی لە دوای کاک نێشێروانیش و هەر سەرکردەیەکی دیکەی کە هەیە لە کوردستاندا بمێنیان بڕواتن لەسەر هەڵوێستەکانی خۆی بەردەوامە و سووریشە ومە قەناعەتیشمان وایە هەر سەرکردەیە کە بیەوێتن ڕێزی لێبگیرێتن لە ناو نەتەوەکەی خۆی دەبێ خاوەن مەبدە و خاوەن هەڵوێست بێت و لەگەڵ خەڵک و جەماوەرەکەی خۆیدا بژیەتن و کۆمەڵی ئیسلامی لە یەکەم ڕۆژەوە ئەو هەڵوێست و مەبدەانەی کە تەبەنای کردوون بۆی لەگەڵ خەڵک بێ لەگەڵ جەماوەر بێ دژی زوڵم و ستەم بێ کۆمەڵی ئیسلامی هەتا ئاخر ڕۆژی کە لەو دنیادا لەسەر ئەو مەبدەانەی دەمێنیتەوە و خوازیاریشە لەگەڵ ئەو لایەنە سیاسیانێک کە ئەو مەبدە و ئەو پرانسیپانە تەبەنی دەکەن هەماهەنگی و لێک نزیک بوونەوە و حتا یەک جەبهەییش کۆمەڵی ئیسلامی خۆشحاڵ دەبێت.